چاوای ئێمە بۆ یادی دامەزانی 20 ساڵەی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە کە یەکەم ڕێکخراوی سیاسی کوردستانیە لە هەموو جیهانە بۆ گەلی کورد ویسمان یادی 20 ساڵەی بە سیمینارێک و بە باسکردنی مێژووی کۆنگرەی نەتەوەی کوردستان و هەروەها بار و دۆخی یەکێتی نەتەوەی ئەمڕۆ لە ئاستی نێودەوڵەتیاوە هەوڵە دیبلۆماسیەکانی کۆنگرەی نەتەوەی کوردستان لە سیمینارێکە باس بکەین بۆ خەڵکە بەڕێزە و پێشنیاری ئەوانیش کۆ بکەینەوە بۆ کۆنگرەی داهاتوومان کە لە مانگی دەی ساڵی ئەم ساڵە بە ئومێدین لە وڵاتی هۆڵندا یا لە وڵاتی بەلجیکا ببەسرێ بەڵام بەداخەوە لە دوای ئەوەی کە هەموو ڕێکاری یاساییەکانمان گرتە بەر بە سەردانی ئاسایش سەردانی پارێزگای سلێمانی بەشی کاروباری ناوخۆ و هیچ شتێکمان نەبووە کە نایاسایی بێ لە بەرەو ئێستا هاتوونەتە بەر دەرگاکە خەڵکێکی زۆر هاتووە لە سەعات دوونیەوە گوایە ئاسایش تەبلیغی کردوون وتوانە دەرگانەکەنەوە چالاکی ئەنجام نێرێ و لە هیچ شوێنێکی تری چالاکی ئەنجام نەدرێ ئێمە نەک گلەی خۆمان ئاراستەی کاربەدەستانی ئەمنی شارەکەین بەڵکو ئەمە هەڵوێستێکە و پێویستە کەنەکە بە فەرمی قسە لەگەڵ ئەو لایەنە بکە کە ئەمڕۆ ئەو جەماوەرە بەڕێزەی گەڕاندەوە زۆر بەداخەوە لە کاتێکا کە ئەمڕۆ لە شاری هەولێر بۆ هەمان مەبەست چالاکی هەمان شێوە ئەکرێ دووبارە داوای لێبوردنەکەین ئەمێدەوارین لە هەلو دەرفێتێکی تردا ئەو کاربەدەستانی ئەو کەس و لایەنانە ئێمە پێمان وایە کە ئەمە خەتەریەک بۆ سەر دیموکراتی دروستەکە لە باشووری کوردستانە بەخۆیان نابچنەوە و ڕێگری نەکرێت لە ڕێکخراوێکی وەکو کۆنگرەی نەتەوەی کوردستان سپاس بۆ هەموو لایەک سپاس بۆ ئامادەبوونی ئێوەش ئێوە باس لەواگەنکەوە ئەمە هەڵوێستێتەوە بەرامبەر بە ئێوە ئەم هەڵوێستە لەلایەن کیەوە بەرامبەر بە ئێوە داهێنرێت ئێوە هەڵێن ئێمە کار بۆ یەکریزی گەلی کوردەکەین یەکریزی چۆن پێکێت لە کاتێکا ڕێگە بە چالاکیەکانی خۆتان بەڵێ بەڕێزگیان ئەم چالاکی ئێمە زۆربەی لایەنە سیاسیەکانی تایە ئەندامن تایە زۆربەی لایەنەکانی سلێمانی بانگێش کراوە و خەڵکێکی زۆر باش لە ناو حیزبە سیاسیەکانی شاهاتووە کێشەکە ئەوەیە کە هیچ کێشەیەکمان نیە و سەبەبەکەی نازانی کە بۆچی ئەم بەڕێزانە ئەمانش کاربەدەستێکن پیان وتراوە دەرگامەکەنەوە دەسەڵاتی ئەمان نییە لە تەرەفێکی دیاریکراوە پیان وتراوە ئێمە پێویستە بە فەرمی لەگەڵ و لایەنانە قسە بکەین.